ئەم کاتتان باش نهێنیەکان زۆرن بەڵام کە من ئەوانەی کاشکرا دەبن ئێمە لێرەین بۆ ئاشکراکردنی ئەو تاوانانەی کە بە نهێنی ئەنجامەدرێن لەپاڵ باسکردنی هەر چیرۆک و ڕووداوێکیش چارەسەرەکەی ڕوونەکەینەوە. ئەم جارە چیرۆکی ژنێکە خێنە ڕوو کە چۆن بۆ تا قوربانی بڕیارە خراپەکانی خۆی و دواتر چۆن هەستی بە پەشیمانی کردووە. کەمێکی دیکە لە زاری خۆیەوە گوێبیستی چیرۆکی ژیانی پڕ لە لادان و نەهامەتی دەبین و شیکردنەوەی گونجاویش بۆ بابەتەکەکەین بێگومان لە ڕێی میوانەکانمەوە کە هەریەکە لە بەڕێزان دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕی پەروەردە و دەروونناسی کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەلام میوانە هاوکات لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێریش خات و ئاڤانجاف چالاکوان سوپاس بۆ تۆش خات و ئاڤان سەرەتا دکتۆر ئێمە لای جەنابەت سوپاس بۆ ئامادەبوونتان ماندوو نەبن هەر بژیت ئێمە باسی تاوانی ئەم ڕۆمانیا خودت کەیسی ئەم ڕۆمان باسی تاوانی لە شفرۆشی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و کردنەوەی لایڤ و تیکتۆک و ئەم بابەتانی کە لە سۆشیال میدیایە ئێستا بوونەتە کێشە و بەڵا بەسەر کۆمەڵگەیە باسی ئەوان ناکەین. اینجا لە سەرەتایە خێزان چۆن پەروەردەیەکی دروست و مامەڵەیەکی گونجاو لەگەڵ تاکەکانی خێزان بەتایبەت لە سەردەمی مناڵی و گەنجێتیدا بکات بۆ ئەوەی هەر تاکێک لە خێزانەکان پارێزراو بن لە ئەنجامدانی تاوان بەگشتی و ئەم تاوانەکە لادانی کۆمەڵایەتیەکانە بەتایبەت. سپاس بۆ ئەم میوانداریە سڵاو لە بەڕێستان سڵاو لە میوانەکەمان لە هەولێر و لە بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیە پەروەردە پرۆسەیەکی ئەجگار گرنگە تەنانەت بەشێک لە زانایانی دەروونناسی و کۆمەڵناسی هەر ئەڵێن ژیان بریتە لە پەروەردە و پەروەردە ژیانە یعنی پەروەردە ئەوەنە بایەخی هەیە لەگەڵ دەستپێکردنی ژیانە دەست پێ ئەکات بۆیە بەرپرسیارەتێکی گەورە ئەکەوێتە ئەستۆی گەورەکان لە پەروەردەکردنی مناڵەکانە نەبوو ئەوەی دوجار بەرەبەرە بە ئاراستەیەکە بڕۆن تووشی هەڵەنێن یا تووشی خراپەکاری نەبن. پەروەردە لە مناڵیەوە دەست پێ ئەکات دەتوانین بڵین لە ساتی لە دایکبوونەوە دوجار بەرەبەرە بە پێی هەڵکشانی تەمەنەکە شێوازی پەروەردەکە گۆڕانی بەسەرادێت و مرۆڤ کە لە دایکە بێ خۆی بێناسنامەیە نە چاکەکارە نە خراپەکارە نە ڕازگۆیە نە درۆزنە نە ئیماندارە نەبێ ئیمانە نە شەڕەنجێزە نە میهرەبانە هەموو ئەم ناسنامە جیاجیانە هەمووی لە ڕێی پەروەردەوە بۆی دروستە بێت. اینجا ئەگەر ژینگەی پەروەردەی خێزانیمان ژینگەیەکی دروست بوو تەبا بوو لەبار بوو ئەو مناڵە لە جیاتیەوەی درۆزن بێ ڕازگۆ دەرەچێت لە جیاتیەوەی تونوتیش بە میهرەبان دەرەچێت لە جیاتی ئەوەی ڕەزیل و چروک بێت بەخشندە دەرەچێت و بەو شێوەیە بۆیە ژینگەی خێزانی پرۆسەیەکی ئەجگار گرنگە و ئەبێ هەموو گەورەکان لە بەرپرسیارەتیکەی ڕانەکەن با بڵێن بیگرنە ئەستۆ بەرپرسیارەتی ژن و مێردایەتی بەستەنیا ئەوە نییە ڕەزامەندی با بڵێن ینی بڵین هاوسەرگیری بایەخەکەی لەوەیە تا کە دوجار جگە لە پەیوەندیەکی دوولایەنە ئەبێتە پەیوەندی سێلایەن و چوارلایەن و چەند لایەنی تریش بۆیە ینی لێرە و لە چەندین ڕێگایترەوە ئێمە درک بۆواکەین کە پەروەردە بایەخێکی ئەجگار زۆری هەیە لە قۆناغی مناڵیە بە شێوەیەکە لە قۆناغی هەرزەکاریە بە شێوەیەکی ترە کە هیوادارین لە درێژەی بەرنامەکەمان بتوانین باسی بکەین ئەگەر پەروەردەکە دروست بوو ئەواتە پەروەردەی دروست دکتۆر بێگومان ساڵانێکە لەوەتەی مرۆڤ هەیە بازە پەروەردەی دروست ئەکرێت بەڵام بەپێی سەردام ئەرکی دایک و باوک و ئەرکی خێزان قورستر ئەبێت و گۆڕانکاری بەسەرایەت لەم ڕۆژگارە جەنجاڵە پڕ لە کێشە و بە تایبەت لە دوای بەرفراوەمبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەنجامدانی تاوان ئاسان بوو ئەنجامدانی خراپەکاری تا ڕادەیەک ئاسان بۆ یەتە ناو ماڵی خۆتەوە تۆ کاتی خۆی مامانوت کە ڕێگری لەواکەین مناڵەکانمان زۆر بچنە دەرەوە بۆی تووشی کێشە نەبن ئێستا کێشە خۆی یەتە ماڵەوە لە ڕێی مۆبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ئێستاە دایک و باوک چۆن کۆنتترۆلی خێزان و مناڵ و تاکەکانیان بکەن بۆی بەلایانی کەمەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پارێزراوە. لە ڕاستیە پەروەردە پرۆسەیەکی وەکو وتمان درێژخایە نمێژوو کردە یعنی بناغەیەکی ئەبێ بۆ دانێت هێواشێواش لەگەڵی هەنگاو بنێ هەروەکو چۆن خوێندکارێک بۆ نمونە لەگەڵ یەکەم ڕۆژی دەستپێکردنی دەوامە خوێندنیا ئیتر بەرەبەر ئەرکەکەی لە ئەستۆیە ئەبێت ڕۆژانە ئەرکەکەی جێبەجێ بکات اینجا ئەتوانێت لە دواییە لە تاقیکردنەوەیە باش وەڵام بداتەوە ئەگەر ئەرکەکەی جێبەجێ نەکرد و کەڵەکە بوو لەسەری لە شەوی ئیمتیحانە ناتوانێت جواب باتەوە. پەروەردەی شەراوە ئەگەر لە مناڵیەوە پرۆسەیەکی گرنگت بڵێن کار لەسەری نەکرد و پێت نەگەیان و ئاسی ڕۆشنبیری کەسەکەت بەرز نەکردەوە ئەرک و مافەکانت دیاری نەکرد بازار زەحمەتە لە پڕێکا تۆ بڵێت وەڵا ئەبێ ئاوا بکەیت و ئاوانەکەیت ڕێک ئەویش ئەو ئامانجانی تۆ بێنێتە دینان بێگومان ئەمە ئاوایە ئەگەر بێمە سەر ڕاستەوخۆ وەڵامی پرسیارەکەت ئەوەیە لە ڕاستیە بوو ئەم بابەتە سۆشیال میدیا یان با بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان یا تەکنەلۆژیا بەگشتی
ڕاستە ئاسانکاری بۆ مرۆڤ هێناوە بەڵام هەمیشە تەکنەلۆژیای سەردەم لەگەڵی خۆشیە لەگەڵ ئاسانکاریەکەی ئاڵۆزیشی هێناوە ئاڵۆزیەکە لە خودی تەکنەلۆژیەکەیانێ لە خودی ئامریکیانە لە خودی خراپ بەکارهێنانەکەی خراپ بەکارهێنانەکە پەیوەندی بە پەروەردە و بە ئاستی ڕۆشنبیریەوە هەیە ئەمە ئەگەر ئاستی ڕۆشنبیری خێزانەکانمان بەرز کردەوە بۆ ئەوی کە چۆن بەکاری ئەهێنێت ئەو کاتە تووشی ئەو هەڵانە ناین لە کاتی خۆی هەر تەلەفۆنی ماڵان هەبوو لە ڕاستیە هەموو شتێک کە تازە دێت لە ڕاستیە خەڵکی کە ڕوبەڕووی ئەبێتەوە بە شێوەیەکی نەئاسایی ڕوو ئەبێتەوە بەرەبەرە تا ڕادێت کە تا تازە تەلەفۆنی ماڵان هاتبوو خەڵکی گاڵتەی بەویتر ئەکرد تەلەفۆنی بۆ کرد و گاڵتەی پێ کرد یا تەنانەت جەرەسی ماڵان هەبوو ئێمە بە مناڵی ئەومانە کرد یعنی ڕاستیە جەرەسمان لێدە و ڕامانە کرد بەڵام ئێستا ئەو خەڵکە ئەوە ناکات ئێستا سوۆشیال میدیا بە هەمان شێوەی ئەو ئامێرە کۆنانی جاران کە ئێستا تازەیە هاتوۆتە بەردەسمان ئێمە هێشتا ئاستی ڕۆشنبیرەکەمان لەو ئاستەیە نییە تاوەکو بتوانین خۆمان تووشی کێشە نەکەین لە بۆیە پێویستە ئاستی ڕۆشنبیریەکەمان و دوجار یاسایش لە ڕاستیە هێوادارم لە بەرنمەکەی بتوانین وەرتریش قسە لەسەر ئەم لایەنێش بکەین زۆر باشە بێگومان دواترە چینە سەر ڕۆڵی یاسا ناوەندەکانی خوێندن و ئەعلام ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی لەم ڕوانەوە بەڵام ئاچمە هەولێر خات و ئاڤانیە مەلای جەنابێت دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر پێمان بڵێن پاڵنەرەکانی بەردەم ئەنجامدانی تاوان بەگشتی و ئەو تاوانانەی کە پێ ئەوترێت لادان یاخود تاوانە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ئێمە لەم بەرنمەیە باسی تاوانی لەشفرۆشی وەروەها خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەکەین چی؟ بەڵێ ئەم کاتتان باش دەست خۆش ماندوو نەبن لە ڕاستیا من پێم وایە هەر کەیسێک هەر بابەتێک کە هەبێت بۆ خۆی پاڵنەری تایبەت بەخۆی هەیە ناتوانین ئێمە بەگشتی یاخود بڵێن ئەم کەیسە ئەم جۆرە پاڵنەری هەیە یاخود ئەم جۆرە تۆمەتەکە کراوە چ یاسایەک ئەیگرێتەوە چ ئەتوانین ڕێکارێکی بۆ بگرینە بەر بەگشتی ئێمە لە ئێستاە لە هەرێمی کوردستان کێشەی بۆشایی یاسامان هەیە تەنانەت ئەو یاسایش ئێمە زۆر جار پێمان وایە ئەتوانین بە بەکارهێنانی بڕگە و مادەکانی نێو یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەمە بابەتێکی دروست نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسانە چونکە لە دۆخێکە ئەو یاسایە دەرچووە کە سەکۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەو شەوەی ئێستا فراوان نەبووە بە تایبەتی ئەو کاتی کە ئەو یاسایەتیا دەرچووە تەنها مەبەستیان لی مۆبایل بووە ئامێرەکانی تەلەفۆنی ئەرزی بووە کە ئەو کاتە زیاتر لە ڕێگەی نامە و یاخود تەلەفۆنکردن هەڕەشە ئەکرایە کۆمەڵێک بابەتی دیکە کەواتە ئێستا مامەڵەکردن لەگەڵ کەیسەکان یاخود لەگەڵ ئەو تۆمەتبارانەی کە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوبەڕووی تاوان ئەبنەوە یاخود کێشەیان بۆ دروست ئەبێت بەڕاستی جیاوازە بۆیە ئەبێ پەرلەمانی داهاتوو لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بە یاساکە هەموار بکاتەوە بۆ ئەوەی کە لە نێو بڕگەکان لە نێو مادەکان ئەو سوود لەو بابەتانی ئێستا وەرگریان ئەو تاوانانی ئێستا ئەکرێن لە ڕێگەی سەکۆکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکی پەیوەندی بەوە هەیە بەڕاستی کاتێک لە کۆمەلگایە یاسا کەلێنی تیابوو یاسا بۆشایی تیابوو تۆ ئەمە بەشێکە لە پاڵنەرەکە لەبەر ئەوەی کە ئێمە وەکو پێویست بڕگێکی زۆر دروست پڕ بە پێستی تاوانەکانی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانمان نییە زۆر جار کێشێکی ترکە دروست ئەبێ لە بەردەم ئەم بابەتە ئەوەیە کە ئێمە چۆن بەڵگا چۆن بە بەڵگەی ئەەکەین ئەم بابەتانە واتە ئایا ڕەنەیەکێکە ڤیددیۆیەک دژی من بڵاو کاتەوەیان هاندەر بەیان تونوتیژیم بەکار بەرامبەر بەکار بهێنیان هاندانی تونوتیژی بە یاخود ئەوەی کە زۆر جار لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ژنان و کچانی ئێمە ئەکرێنە بە ئامانج ئەگیرێن زۆربەی جار لە کاتی لێکۆڵینەوەکان یاخود لە کاتی بەدواداچوونی پۆلیس وەک پێویست بەڵگەمان دەست ناکەوێت کە ئەمە
شیەکێکی ترە لە هۆیەکانی زیادبوونی ئەنجامدانی تاوان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکی پەیوەندی هەیە بەوەی کە تۆ لە کۆمەلگایەکی پیاو سالارت هەیە ڕەنگە ژنان بەهۆی ئەو مەترسیانەی ڕوبەڕویان ئەبێتەوە کاتێک دەنگ هەڵ ئەبڕێ لە بەرامبەر تاوانێک کە بەرامبەری کراوە یاخود باوەڕ نەبوونی ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە کاتێک ژنێک سکاڵا ئەکا هەروەها لۆمە کۆمەڵایەتیەکان ئەمانە هۆکاری زۆر باشە یاخود خاڵەوان گرفت و کێشەکان بن. زۆر باشە ئێمە وتەی ئەو ژنەی کە بەهۆیەوەی کە لە هاوسەرەکەی جیا بووەتەوە و کێشەی بۆ دروست بۆ هەڕەشە لەسەر ژیانی بووە تووشی چەندین گرفت و تەنانەت ئەنجامدانی چەند تاوانێک بۆتەوە وتەی ئەومان هەیە لە ڤیددیۆیەکدا پێکەوە گوێبستی وتەکانی ئەبین دواترشیکردنەوەی گونجاوی بۆکەی. پێشووتر زەواجم کرد بەڵام دوای ساڵێک و 4 مانگ جیا بوومەوە نەگونجین ئیتر چۆمە بۆ ماڵی دایکم بژیم بەڵام ماوەیەکی کەم لەوێ مامەوە ئەترسم براکانم لێم بن نێڵم بچمە دەرەوە من حەزم لە خوڕیەت بوو بەڕاستی جگە لەوەش مردەکان دوای جیابوونەوەمان هەڕەشەی لێ کردم هەڕەشەی کوشتنم هەڕەشەی ئەوەی کە براکانمە کوژە وتم بە براکانیشم تووشی کێشە نەبێ هەرێک جارێ بڕۆم لە شوێنێکی تر بژیم باشترە. بۆچی هەڕەشەی لێ ئەکردی تۆ چیت کردبوو کە ئەو هەڕەشەی لێ کردی؟ ئێمە نەئەگونجین بەس ئەوە بۆ من داوای جیابوونەوەم لێ کرد ئەمە جیابینەوە دوێەوە ڕازیش بوو کەچی دوایەوە هاوەکو بڵێ پەشیمان بوو بۆەوە ئەوە هەڕەشەی لێ کردم خۆرە شەویست بڕۆمەوە بۆ لای بەڵام هەر ئەوە نازانم ئەم شتە دڵی مرتاحە بوو چی هەڕەشەی لێ کردم بەخۆم ئەیترساندم بێتاقەتیە کردم بۆ مرتاحە بوو ئیترتم با ماڵەشەوە ماتۆشی کێشە نەبن ڕۆشتم بۆ شێڵتەر سکاڵم تۆمار کرد و ڕۆشتم بۆ ئەوە ئیتر لەوێ کە وەزعەکەم بینی زۆر ناخۆش ڕێ وەکو سجنوا بوو وابزانم 2 مانگونی تقریبان لەوێ مامەوە ئیتر لەوێ شاتمە دەرەوە ئیتر ئەچم بۆ لە ڕەفیق برادای هەر شەو لە شوێنێکە لەوێ هاتیتە دەرەوە لەسەر داواکاری خۆت بوو باشە بۆ نەچوویتەوە بۆ ماڵی باوکت بۆ لای دایک و براکانت بژیت ئەخە بەکو پێم وتی هەڕەشەی لێ کردم مێردەکەم وتما تۆشی کێشە نەبن ئەجا خوڕێتیان لێ گرتمەوە باشە ئەدویست چی بکەی حڕێتی چی وەرگری کات چوونە دەرەوە چزانم چوونە دەرەوەیەکی ئاسایی بەڵام براکانم چونکە مەسەر ئەو نازناوم لەسەر بوو هی بێوە ژن زیاتر حەزەریانە کرد بۆی نەم ئەوێرە بڕۆم بۆ لای ئەوە وتم ئێستا بڕۆم جاران ئاوا بوون لەگەڵ ئێستا خراپتر ئەبن بەڵام براکات کاتێککە سکاڵای لە ئێوە کردووە باسی ئەو کاتانی کردو کە تۆ پێشەوەی بچیتە شێڵتەر لەوێ بووی ئەڵێ هەموو شەوێک ئەچووە دەرەوە بۆ کافتریا بۆ شوێنان و شەوان درێنە هاتەوە بۆیە ئێمە تووڕە بووین و توند بووین لەگەڵی ئەخە چونە دەرەوەکانم ئاسایی بوو من چونکە جیابوو بوومەوە لە دۆخێکی ناخۆشە بوو میان پێویستم بە چوونە دەرەوە بوو ئەوانیش ڕێگریان لێ کردم ئیتم نیش مەجبور بووم وتم ئەوێن باشترە تا ماڵی باوکەم تاوە کە لە شەڵتەر دەرچووی چیت کرد و چی ڕوویدا هەنە ڕەفیقم هەبوو پەیوەندیم پێوە کردن ڕۆشتم بۆ لای ئەوان هەر شەو لای کەسێکیان ئەمامەوە بەس شتەکە وای لێ هات هەر شتەکە بێتان ببوو ڕوم نەئەهات زۆربەی شەویش لەناو پارکەکانە ئەمامەوە ئیتر ئەوە بۆ شەوێکیان دەوری سەعات 12 تقریبا زۆر ساعتەکەم بیر نییە پیاوێک هات بۆ لام پیاوێکی لە بوونەوە لەسەر جادەکان پیاسەمە کرد پیاوێک هات بۆ لام وتی چۆنە بم شەو بەتەنیایت لە دەرەوەی وتم وڵات تۆزە بێتاقەت بووم هاتووم لە دەرەوە پیاسە بکەم ئیتر تۆزە دەستمان کرد بە قسە و ئەمانە بۆم باس کرد کە ماڵ و حاڵم نی و هەر شەو لەگەڵ ڕەفیقێکمان مێنمەوەمانە وتی ئێ باشە وەرە من شوقەیەکەم هەیە بەتەنیا کەس لەگەڵان نییە وەرە سیقەم پێ بکەورە ماڵەوە بۆ خۆت ئیسراحەت بکە هەتاکو بزانین وەزعەکەیتەوە بەرەو کوێڕوە ئیتر منیش خواخۆم بکە کەسێک شتێکی وان پێ بڵێ وتم باشە ڕازیم بەبێنەوە یەکسەر سقەت بۆ حاڵەتە کرد سیقەکردن مەجبوروم سیقە بکەم لەبەر هیچ شوێنێکم نەبوو یعنی وتم بەس بۆی ئەها نەمرم نانەکە ببی خۆم شوێنەکە بلێ بمێنمەوە خەی ناکە هەر شتێکی کەم جارت بووکەوە کەسە ببینی پێشتر نەتبینی بوو وەڵڵا یەکەم جارم بوو خەت نمبینی بوو پێشووتر ترەوە بڕۆشنەوە بۆ شوقەکەی ئیتر باسی هەموو ژیانی خۆم بۆ کرد و دوێ سێ چوار ڕۆژ هەت قسەی لەگەڵا کردم وتی من کڕی شوقەم لەسەرا بەتەنیاش ناتوانم بەیەکەوە بکری شوقەکە بین بەڵام ئەبێ ئیش بکەین وتم ئیشی چی وتی من پێشنیارێکە بۆکەم ئەم شتە زۆر باشە بۆ هەردووکمان ئیسفادەی لەکەین هەنە برادری خۆم هەیە حەزەکەن بۆ نمونە لەگەڵ تام ڕسمی تۆم پیشانیان حەزەکەن لەگەڵ تا بن هەم بڕەپارەیەکیشم ئێنێ بۆ بڕەپارەیە کرد شوقەکەین ئیتر یەکەم جار
تۆزێک ئەها ئەم لەولام کە بەڵام دوای ڕازی بوو هەر دوای تۆزە ڕازی بوو تم باشە شتێکی باشە با هیچ نەبکرێن مانگە بین بۆ مانگەکانی تەخوا گەورەیە ئیتر ئەوە بوو جارە نەبوو دوان نەبوو سیان نەبوو چەند جارە ئەم کاری کرد پیاوی بۆ ئەهێنامەوە شوقەکە لە دوای ئەوە ئیتر من بێزار بووم لە شتەکە قسەم لەگەڵا کرد وتم من نامێت ئیشە بکەم هەڕەشەی لێ کردم بە کوشتن لێشیەم هەر چەند جارێک ئەمود ئەم ئیشە ناکەم ئەو لێ ئەم کاتێکی لە دوای ئەو قسەی کەوتم نایکەم کە ڕۆشتە دەرەوە دەرگای شوقەکە لەسەر داخستم بۆچی لە بریەوەی کە ڕازی بیت و لە ماڵەوە کە ئەو دەرگای لە داخستویت و حتمما مۆبایلت پێ بۆ مادام لایڤی تیکتۆک و شتانت کردوتەوە وایە ئەی بۆ پەیوەندیت بەهێزە ئەمنیەکانەوە نەکرد سکاڵات نەکرد بڵێ وەرن فریام کۆن ئەم کوڕە منی سجن کردووە لە شوێنێکا من دەست بەسرم ئەترسان زۆر ئەترسام وەکو لایڤی تیکتۆکە کەس خۆم نەم ئەکردەوە ئەو ئەیکردەوە ئەو خۆی پێیجی هەبوو لە تیکتۆکە لایڤی ئەکردەوە منی شخصتە بەردەم کامێراکە گرم خۆم لایڤم ناکردەوە بەڵام ئەوڵێ ئەو بە منی وتووە وەرە با بە تیکتۆکی هەردووکمان و بەهی ئەو کوڕی ڕەفیقیشمان بە یەکەوە لایڤ بکەینەوە بۆی زۆرترین کەس بێت و ئیشەکەمان من لەو شتانە هەر نازانم چونکە تاکو حوتم خوێندووە زۆر شارزای شتانە نیم هەر تیکتۆکیشم نەبووە ئەو خۆی تیکتۆکی هەبوو پێیجی هەبووە لایڤی کردوەوە گینە من تیکتۆکم نییە باشە چەندێک لە لای مایتەوە لەو شوقەیە نزیکەی سێ مانگ بەبەردەوام ئەو خەڵکە هات بۆ لات خەڵکی ئێنە بەڵێ پارەکەت چۆن پارەکەتان دابەشە کرد سێ ڕۆژی ئەوەڵی ئەم شتە نەبوو لە دوایەوە بە درێژایی ئەو مانگانە یان من ئەڕۆشتم بە ماڵی کەسەکە هات بۆ شوقەکە پارەکەش نیوە بە نیوە بوو نیوەی بۆ خۆی هەڵەگرت و نیوەشی ئایا بە من بەوەش کرێ شوقەکەمانەیە باشە لەو کاتانی کە لەگەڵ کەسەکان ناچوویتە دەرەوە مەجالت نەبوو ڕاکەی بڕۆی شوێنەکە بەجێ بێڵی نانەوەڵ هیچ مەجالێکی نەبوو جگە لەوەش ئەترسام یعنی ئەگە مەجای شە بۆ ئەترسەم نەمەوێرە چون هیچ شوێنێک و پەناگەیەکم نەبوو زۆر باشە پێشەوەی بیت بۆ ئەم شوقی و بێت بۆ لای ئەم کوڕباست لەوە کردوتت فترێک من لە دەرەوە بووم هەنێک شەو لەگەڵ ڕەفیقەکانە ئەچوومەوە ئەیان بردمەوە بۆ ماڵی خۆیان هەموو ڕەفیقەکان کچ بوون یان لەگەڵ ڕەفیقی کوڕیشت هەبوو بچیتەوە بۆ ماڵی ڕەفیقی کوڕیشم هەبوو کچیش بوو یان بەزیاتر کچەکان بوو بەڵام ئەچمە بە ماڵی کوڕەکانی بەڵام هیچ کارێک لە بینمانە ڕووی نایەوە بەس وەکو لایڤی تیکتۆک و شتیشتان ناکردەوە باشە لە ڕێی ئەو لایڤی تیکتۆکەوە کە ئەو شەوەی کە لەگەڵ ئەم کوڕەیە و لەگەڵ ڕەفیقەکەی خۆتا لایڤەکەتان کردەوە مشتری و کڕیاری زۆرتان بۆ هات بەڵێ مشتریەکان زیاتر لە ڕێگەی تیکتۆکەوە بوون تاکو لە ڕێگەی ترەوە زۆر مشتری هات باشە ئەوانەی کە ئاهاتن بۆ لای تۆ تەمەنیان لە دەوروبەری چیا بوو ئەگەر پرسیارت لێ کردبێتن ئیشی چیان هەبوو زۆرترینیان وڵی وەکو تەمەەن نەم ئەزین تەمەنیان چنە بەڵام ئەوی کە خۆم ئەمبینی هەسمە کرد سەروستیەکان بەیان چلەکان بێت یعنی بەڵام زۆربەی ئەها لە 35 بەرەو سەرەوە بوون ئەو ئەوانی کە ئاهاتن گەنجی کەمتریا بوو یانە تەمەنی 20ەکانە بێ هەمووی سەروسی بوو باشە پرسیارتە کرد کە ئەمانە خێزاندارن یان سەڵتن باڵە هەندێکیان ئەڵقەشانە دەستا بوو بەڵێ زۆر باشە پارەکەی چۆن وتت دابەشتانە کرد نیوەی بۆ من نیوەی بۆ ئەو مەسەن زیاتر پارەی شوقەکەی ئەوە منیش نیوەکەی تری مەخستە سەری ئەوەی تریشین بۆ خۆم هەڵەگرت باشە مناڵت هەیە تۆ لە مێردە بەڵێ منەو کاتێک کە جیا بوومەوە مناڵەکەم 4 مانگ بوو ئێستا ژای باوکێتی هەرەو کاتە محکەمەیە بە باوکی نایبینی نەخێر بیری ناکەی ئەکید بیریەکەم پلانت نییە کە بهێنیتەوە بۆ لای خۆت بە خێویکەی لە مێشکمای هەوڵیشم بۆیەوە بەڵام تۆزێک قوستا ئەو شتە ئەستەمە ئەتان بەڵام ئەستەمیشە بێتەوە بۆ لای باشە چەندێک تۆ لە ژوورەوە بوویت لە سجن مەبەستم 6 مانگ تقریبا باشە لە ماوەی ئەو 6 مانگەیە کەس و کارت کەسیان نەهاتن بۆ لات سەردانیان ناکردی دایکم یەک جار هات بەڵام براکانم کە زانیان هەڕەشیان لەو کرد یعنی هەڕەشی ئەوەی کە قەت نێتەوە بۆ لای من چونکە ئەو شتە ناشری نەم کردو ماڵەوەم بەجێ هێشتووە باشە دواتر ئێستا لەگەڵ کی ئەژی گەڕاویتەوە بۆ ناو خێزانەکە لەگەڵ ئێستا مامەڵەیان چۆنە لەگەڵت تونتر بوون تەبعاان براکانم چاویان زیاتر لە سەرمە تۆ خۆت چیەکەی ئەچیتە دەرەوە دەرچوون نەوەڵە چونە دەرەوە هەر لەگەڵ براکان مەگەر بێت تاقەت بەمیان شتێک بۆ چونە بازاڕۆشتیشە لەگەڵ دایکمە بەڵام زۆر پەشیمانم ینی هەڕووم نای سەری چاوی براکانیشم بکەم زۆر پەشیمانم جا لەم کەیسەدا کەسێکی تر دەستگیر کراوە ئەوەی کە ئاماژەی پێکرد وتی چوومەتە ماڵی ئەو لە شوقەکەی ئەوە بۆ مکاری پێمەوە کردووە وتی ئەویشمان وەرگرتووە دوان دوومانە با پێکەوە
گوێبیستی وتەکانی ئەویش سەرەتا شەوێ زۆر درەنگ بوو من لە دەرەوە بووم ئیتر ئەم کچەم بینی درەنگانێکی شەو بوو منی چوومە بەردەمی وتم زانم ئەمە بۆ لێرێ و هیچ شتێکی پێویست نییە پێم وتم بۆ ببەم درەنگە لە دەرەوەی چی پێویستە درەنگی چۆن سەعات چەندە بوو وەڵا دوای 12 شەو بوو تقریبا بە تەنیاش بوو ئیتر وتی وەڵام من مێردەکەم دەری کردوم شوێن و شتم نییە خیانەتی لێ کردوم مێردەکەم و منی دەرکردووە منی زۆر بەزەین پێ هاتەوانێ و پێشم غەدر بیانیم کچە بەم شەوە درەنگە لەم سەر جادەیە بێتە برمەوە بۆ ماڵی خۆمان پێم وتمەرە با بڕۆینەوە بۆ ماڵی خۆمان ئەویش هاو ئیترەوە بوو سێ چوار شەو لە ماڵی ئێمەمایوانێ برتەوە بۆ ماڵی خۆت مەبەستت کوێ لە ماڵی خۆتان خێزان و شتیشت لەگەڵایە ماڵ و سەلەن کەس و کاری خۆتیان هەر خۆت بەجێلەوە نانە هەر خۆم بەجیام لەو ماڵەیە خۆم بە تەنیا بووم ئیتر برمەوە ئەوێ برمەوە لەوێ سێ چوار شەو لای من بوو ئەوە بوو ئەو شەوە لە ماڵی ئێمەمایە بۆ شەوێ دوای ئەوە کوڕێکی ڕەفیقیشی هێنا کوڕێکی ڕەفیقی هێنا و بەس ئەو ئافرەتە لای من باسی نەکرد بوو کە پێشتر ئەم ئافرەکە لە شێڵدەر و شت بووە باز ئەوەی وتی پێشتر مادەم کێشاوە وەگیرام و حکم شتەکەم تەواو کردووە و ئێستا بەردراوم تۆ کە باسی ئەم بابەتەی لە لای تۆ کروتی پێشتر من مادەی هۆشبەرم بەکارهێناوە و سجن کراوم و لە شێڵتەر بووم و ئەو شتانە باسی شێڵتەری نەکرد باشە باسی ئەوانی تری بۆ کردی هیچ گومانێک لا دروست نەبوو کە ئەمام کەسە چۆن بردوێتە ماڵی خۆت سەرەتا تۆزەگومانم لا دروست بوو کە باسی کرد بەس دوای ئەو وەک باسکردنەکەی و بێکەی زۆر کۆم بوو پێشتر بوو یانی کە گیراوە مادەی کێشاوە یانی ئێستا و مادە کێشان و شتەی نەما و پاک بۆ تۆ خوێن وشتی تر بۆیە من زۆر هینم نەگوتم هەموو کەس شایانی نەدوت بۆ دەرکراوی لە ماڵ چیەکەی لەسەر جادە وتی مێردەکەم خیانەتی لێ کردوم کە منیش پێم زانی و ئاوا مناقەشە و شەڕشتمان بۆ لێش یاوم و دەریشی کردوم ئیتر برمەوە ماڵی خۆمان و دوای ئەوەی کە برمەوانێ بۆ شەی دوایەوە کوڕەشی برادەری هێنا لە ماڵێمە لای وشتیان کردوانێ لایڤی تیکتۆک ئیتر منیش بۆ خۆم ئەکاونتی تیکتۆکم هەیە و ڤیوێکی زۆر باشیشم هەیە تۆزە بەناوبانگم تایە ئەوە بوو هاتم بە منیان وتیان بۆ تۆش لای فێ ناکەیتەوانێ و بە هەموو بە هەردووکمان ڕێکلام بۆ تیکتۆکەکەی تۆ بکەیت منیش بۆ ئەوی فیم بەرز بێتەوانێ لایڤێکم کردوانێ باشە چیتەوت چیتانە کرد لە لایڤەکە سەرتا قسەمانە کرد و قسەی خۆشەمانە دوایی کچەکە پێی وتم وتی پێیان بڵە بڵێ چی حەزەکە بێتە لایم ئافرەتە بە بەرامبەر شتێ پارە ئاساییەوە توانی ئێتە منیش چی کچەکە وتی من دووبارم کردەوە سەر ڕازی بووی کەوای پێوتی بەڵێ باشە تۆ خۆت ئەو پێشنیارەت بۆ ئەو کریان ئەو بەتوی ئەو بە منی وت ئەو کچە بە منی وت باشە تۆ پێشتر لە تیکتۆکەکەی خۆتا بەڵێ چیتە کرد باسی چیتە کرد ئەم جۆرە لای وشتانە لەگەڵ کچ و ژنانەت بوو با یاریمانەکە لە لای وشتا زۆربەی کات باشە ئەم جۆرە ڕیکلامی کە ئێستا باسیەکەی بۆ شتی وات نەکردووە ئەم جۆرەمان نەکردووە ئەم زۆرم نەکردووە بەس یاریمانەکردیتر لەگە ئەنوە ئافرەتا لە ئەنوە کەسە کەواتان کرد ویوت بەرز بوویەوە بەڵێ ویم زۆر بەرز بۆوانە و خەڵکێکی زۆر بۆ ڕازی بووی لەبەرەوەی ڤیوم بەرز بێتەوانێ و خەڵک بێتە لایفەکەمەوانێ بەس بۆ ئەوە بەڵێ هیچت پێ نەوت نەدوت ئەگەر خەڵک هات بەنیوەی یان ئەم شتانە بەڵامەوەڵێ ئەو وای بە من و توێتی ئەسڵەن ئیشت پێوە کردووە و خەڵکی تریشت هێناوە و توتە من کری ئەم شوقەیەم لەسەرا بێ پارەکەی بین بە یەکەوە یانە بێتۆ لێرە لەگەڵم نەمێنیتەوە منیش ناچار بووم کە لەگەڵی ئەو کارە بکەم مشتی وام نەوت و ئەوان تەنانەت خۆشیان هاتن بە منیا و من سەرەتا هەردەمیز لایفکەمەوانی بێ بەس ئەم بۆ خۆی هاو وتی ئەو شتانە بڵێ لە لایفەکەیە بۆی هەم پارەم دەستکەوێ و هەم لایفەکەی تۆش قەڵەباڵق بێت و وی چاکی هەبێ ئەوە بوو واش بوو من لایفەکەم ویەکی زۆر باشی بوو خەڵکێکی زۆر هاتە لایفەکەمەوانێ ئەوانەی کە تۆ ئاگاداری مەسەلەن لە ڕێ ئەو دوای ئەو لایڤە لە ڕێ ئەو ڕکلامەوە خەڵکە هاتن بۆ لای ئەو ئافرەتە تقریبا خەڵک پەیوەندی زۆرە کرد بەس کەس نەهاو لە بەرەوەی ئەوەی پێ نەچوو کە براکەی شکاتی لێکرده بووین ئەمە گیرای ئەمە ڕۆژێک دوو ڕۆژی پێچوو هەرو شەوە لایفتان کردەوە پێشتر نەبوو لایڤشتان یەکەم لایڤشتمان نەکرەوە دووەم شەو کە بە یەکەوە بووین ئەوە بوو ئەو لایفێ کردوانێ بۆ شەوێک دوای ئەوەشدا بۆ دوو شەو دوایەوە یەکتر ئەمە گیرین تقریبا باشە جگە لەم بابەتی لایڤە بەڵێ چیتر لە ماڵی ئێوەیە ڕووی ئەیە کە ئەو کچەت هێنا چیتر هەر ئەوە بوو یعنی
لەوێ ئەمایەوانێ منی شەوانە هەرەوەنا؟ هاتوانێ بوو سرم لێ باشە تۆ ئەو کچاڵێ من دووسێ شەو نەبووە ماوەیەکی زۆر لە ماڵی ئەوان ماومەتەوە جگە لە بابەتی لایڤەکە ئەڵێ بۆ ماوەی هەڵە نەبم 2 مانگ 3 مانگ ئەو لە ماڵی تۆیە ماوەتەوە و تۆ کاری نەشیاوت بەوە کردو بازرگانیت پێوە کردووە خەڵکت بە زۆر هێنا و تەنانەت کە خۆت چویتێتە دەرەوە دەرگای ماڵەکەت قفڵ کردووە بۆی ئەو نەتوانێت بچێتە دەرەوە نەخرەوە دوورە لە ڕاستی و مشتی وام نەکردو لە ماڵەکە ماوەمەتەوانە و بە شەوانە هاتموانەیش بووی بە تەنیانە بێت بەڵام دواتر دادگاش لەسەر هەمان بابەتی ئەو کچە قەناعەتی وا بۆ تۆ حکم دراوی چەندێک حکم درای تۆ لەسەر من تقریبا 6 مانگ باشە کەواتە بابەتەکە بەسەر تۆ یەکلای بووەتەوە نابەستەنها ئەوە بۆ کەم هەستەکەم بە زۆر بوو کە من ڕیکلامم بۆ ئافرەتە کردوە بۆ شتی شاوە نەشیاو باشە تۆ خۆت پێشتر کە من و تۆ قسەمان کرد وتت من وام نەکردووە بەڵام ئەو کەسە خۆی خەڵکی هێناوەتە ماڵەوە من ئاگاداری خەڵکی هێناوە پارەکەی چی لێ کرد بۆ خۆی هەڵێگرت ئەوڵێ پارەکەی نیوەی بۆ من بۆ نیوەی بۆ ئەو بۆ تۆش بە زۆر بۆ من نەبوو تەنها هەنێشت نەبێت کە جاری بۆ قبولتە کرد کە پارەی یامەیە چوو بۆ خۆی شتێکی داوای شتێکی لێکردن بۆ مەکرد لە بازاڕە باشە بۆ قبولتە کرد کە لە ماڵی توێ و کارە بکات ئەگەر مەسلحەتی خۆتیتیان نیە مەسلحەتی منیتیانەوە بەڵام ئەوەی من هیچ پارەیەکم پێ نیە و هیچ شتێکم پێ هیچ ڕێگایش لە من نەگرت پەشیمانی لەو کارێکە بەڵە زۆر پەشیمانم من هیچ شتێکم بۆ نەبوو یعنی ئەم قسانە بکەم من سەرەتا خۆت ئیشت چییە؟ لەم کاتە بێئیشم خۆ پێشتر ئیشت چی بوو؟ وەڵا ئەنوە ئیشم کرد بوو لە شوێنانە ئیشمە کرد ینی بۆ من شاگردیم کردووە وەزعی مادیت باشە؟ باشە خراپ نییە ئەمەی گوێبیستی بووین دکتۆر گوێبیستی وتەی ئەو کچەی کە تاوانەکەی کردووە هاوکاتەوە کوڕەشی کە بە هاوکاریکردن و برەودان لە ڕێی لایڤی تیکتۆکەکەی خۆیەوە دادگا هەردووکیانی سزاداوە بۆ ڕوونکردنەوەی بۆی بینەران بەرچاویان ڕوون بێت بە پێی مادەی 2 و 3 لە یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی دادگا ئەوراقی بۆ کردوونەتەوە و سزای داون هەریەکە و 6 مانگ جگە لەما ئەمان ئەوراقی تریشیان بۆ کراوەتەوە تاوانی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشیان ئەنجام داوە بەڵام ئێمە زیاتر لێرەیەتیشکە خێنە سەر ئەو بابەتەی کە کەیسی ئەمڕۆی ئێمەیە دکتۆر تێبینی و سەرنجی جەنابتان لەسەر قسەی هەریەکە لەو کوڕا و لە کچەکەش چییە؟ وڵا بەداخەوە حکایەتێکی تا بڵی پڕ لە تراژیدیا یعنی ئەوەنە کارە ساتبارە نازانی لەکوێوە دەست پێ بکەیت بەدیوێکە ئەتوانین بڵێن ئەم کچە قوربانیە یارە هەڵەکارە زۆریش یعنی بەرپرسە لەو تاوانن لەو غەڵەتانی کە کردوێتی بەڵام ئەم کچە لە سەرەتاوە لە زەواجیا سەرکەوتو نەبووە پەیوەندی بە تونوتیژی خێزانەکەیەوە هەبووە براکان یا کە سوکاری بە شێوەیەک مامەڵیان لەگەڵیان نەکردو تاوەکو وەکەڵی حسابێکی ئینسانی ئاوایان بۆ بکرێت و ئەویش ئاسوودە بێت لە سایەی خێزان و خێزانداری ئەوانە ئەمە بەشێکی بەرپرسیارەتی ئەکەوێتە سەر ئەو تونوتیژەیە کە لە خێزانە هەیە کە هەندێک جار هەیە لە خێزانەکان پێیان وایە تونوتیژی ئەبێتە مای ئەوەی کە هەڵەیەک چارەسەر بکە کە لە ڕاستیە ڕێک خۆی ئەبێتە سەرچاوە بۆ هەڵی تر ئیتر ئەمە بەدیوێکە کاتێکیش کە ئەم ژنە بڵین کچەکە هاوسەرگیری ئەکات و لای مێردەکەی ئەبێت بە هەمان شێوە ئەو ژیانەی بۆ ئامادە نەبووە تاوەکو وەکو خێزانێکی ئاسوودە جایتر لەوێەوە نازانین پەیوەندی بە هەمان شێوە مامەڵی ناتەندروستی مێردەکەیەوە هەبوو یان هەر ئەم کچە خۆی کەسێکی وەک بڵیت هین نەبووە باش نەبوو و نەیتوانیەوە بە شێوەیەکی دروست ژیانی خێزانی بەرێتە ڕێو لە کاتێکە مناڵێکشی هەبووە یعنی ئەمە ئەبێ یارمەتی دەری بووە بۆی کە ئەو هەڵانی لە ڕابردووە هەی بووە لە ئێستای گەورە بووە و تووشی ئەو هەڵانە نەبێتەوە بە هەمان شێوە مێردەکەیشی نازانین ئەو مامەڵی چۆن بووە لەگەڵی بەپی قسەکە و ساڵێک و 4 مانگ لەگەڵ مێردەکە ژیاوە دوای جابووەتەوە دوای جابوونەوەیش ئاساییە ژن و مرد بەیەکەوە گەر نەگونجێن تا ئەو کاتەش ژیانی خێزانی معنایەکەیە کە بگونجێن ئێتر کە نەگونجان ئاسایە جیابوونەوە کە کاتێک جیابێتەوە جارێکی تر ئەبێت کە سوکاری ئەم ژنە ئەم کچە بگرنە خۆیان وە ئەو هەڵانی کە پێشتر کردوێتی نێڵێن ڕوو بداتەوە کە لە کاتێکە ئیتر لەوێ یەک جارێکەوێتە سەر جادەوە ئەو تووشی هەڵی گەورەتر ئەبێت باشە وەڵا دکتۆر ببوورە ئەدوەستێنم لێرەیە بێگومان لە دۆسیەکەیە وتەی برای ئەم کچەشی تایە چۆن ئەو سکاڵە کار بوو و سەبەب بووە کە ئەمان ببرێنە دادگا براکەیەڵێ ئەم ئافرەتە
ویستوێتی هەموو شەوێک بە ئارەزووی خۆی کە بێگومان ئەمە ئەگەر حڕیەتی ئینسانە هەرچیەکە بەڵام بۆ ئاداب و تەقالیدی کۆمەلگای تا ئەم حەدەش تا ئێستا ئێمەش تۆزێک گونجاونی چی بۆ ڕەگەزی نێرچی بۆ ڕەگەزی مێ کارێکی باش نییە کە تۆ تا شەوان تا درەنگێک لە دەرەوەبی اینجا پێتان وایە لەم حاڵەتەیە کە ئەم ویستێتی لەلایەکەوە ئەم پێویستی بەوە بووە کە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بێت لە کێشەیەکی تر ڕایکرۆ لەلایەکی ترەوە خێزانەکەشی وستویانە کۆنتترۆلی بکەن نێڵن بچێتە بەرتانەی کۆمەڵ بچێتە دەرەوە ینی لەم حاڵەتەیە خێزان کە گەنجەکەیان کچەکەیان ئەوێت حڕاتی خۆی وەربگرێت شەوان بچێتە دەرەوە چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئەزانی چۆن حڕیات ئەوە نییە کە تۆ تووشی ینی حسابێک بۆ کەسێتی خۆت نەکە حسابێک بۆ کەسێتی کەسوکارت نەکە حسابێک بۆ دابوونەریت و کەلتوری کۆمەلگاکەت نەکەیت ینی حڕیات ئەوە نییە کە ئینسان هەرچی حەز لێ بوو بیکات ئەنجامی بدات ناکرێ ئاوا بێت دەبێت تۆ زۆر لایەنیتر هەیە لە بەرچاوی بگریت بۆ ئەوەی اینجا کە لەوێ و ئاسوودەی دروست ئەبێت لە ڕاستیە بەختەوەری تەنیا ئەوە نییە بەدیهێنانی حەزێکی شخصی خۆت بێت بەختەوەری شتێکی گشتیە تا ڕادەیەک یعنی لەم ڕۆ ئەبێ کچەکەوە هۆشیاری هەبێت کە باس لە ئازادی ئەکات ئەبێت لە سنووری خێزانی و کا دابوونەریت و کەلتور و ئەوانش تێ نەپەڕێنێت بەو شێوەیە نەبێت کە ببێتە مای شەرمەزاری بۆ ئەمان و دوجار بێتە مای نەکبەتی بۆ خۆشی ینی نازانم ئازادی معنایەکی چییە کە ئەو کەوتە سەرجادە ئەمە چی ئازادیەکە دوای ئەمە چی ئازادیەکە کە ئەو ئینسانە کەسێتی خۆی لە دەست دەدات و دوجار لەشی بفرۆشێت یعنی ببێتە کەسێک کە لەشی خۆی وەکو کاڵایەک لە بازارە بفرۆشێت ئەمە ئازادی نییە ئەمە ناهۆشیاریە و خێزانیش نەیتوانیوە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ کەسێکی ئاوا ناهۆشیارە بکات یعنی تەنیا کچەکە من بە بەرپرس نازانم کچەکە قوربانیە بەڵام بەرپرسیارەتێکی گەوراکەوێتە ئەستۆی بەڵام کە سوکارەکەشی ئەگەر براکانیشی ئەبێ کەسی گەورەتر خاڵێتی مامێتی کێی تر کەسی تر بێتە نێوانەوە تا هەر بە هەر شێوەیەک بە بتوان قەناعەت بەم کچە بکەن کە لەمە زیاتر تووشی هەڵە نێت و ئاوا خۆی و سەرگەردان نەکات و کە سوکارشی بەو شێوەیە هین نەکات لە بەرامبەر ئەمەش یعنی ئەگەر لە پەراوێزی ئەم قسانەیە لە ڕاستیە بۆ مەسلەیەکی ئاوا کە هەڵەیەکی گەورە دوجا بووە لە شورۆش و هەموو ئەمانەی تر هەرێکی 6 مانگ سزادان ڕاستی هیچ نییە یعنی ئەمە ڕەنگە یارمەتی دەربێ بۆ ئەوەی کە خەڵکی تر دەیان هەڵە و تاوانی تر لەم جۆرە دووبارە بکاتەوە سۆشیال میدیاش لەم لاوە کە بەڕاستی هیچ سانسۆریکی لەسەر نەماوە بە کەیفی خۆی ئەم لایڤەکاتەوە ئەو قسەی بەرز و نزم بە یەکتری ئەڵین یاچی بەڵام یاساکە حەدی ئەو سزایی کە بۆیانی دیاری کردووە بۆ ئەو کەسەی کە لەش فرۆشیە کاتیان بۆ کەسەشی کە مامەڵی پێواکات و ماڵ و شوێنی خۆی دەرخانەکات سزای باشتر و زۆرتری داناوە ئەم کەسی کە لەش فرۆشیە کاتەوە کەسی کە بازرگانی پێوەکات تا 7 ساڵ سزاکەیان نەڕات بەڵام بێگومان ئەمە تەقدیری دادگایە لەوە چێ مڕاعاتی کۆمەڵێک بابەتی کردبێت بەلایانی کەمەوە ئەمان پێشینی تاوانیان نییە و بەڵگەکان تا ڕادەیەک زۆر کافی نەبوونە لە بسەرەوەی کە ئەمانە بەردەوام پیشەیان ئەوە بوو بێت بێگومان دادگا لە هەنێک حاڵەتە مڕاعاتی ئەوە کات ئەوە ناگەێنێت کە ئەمە ئەگەر ئاگادار بن ئەم یاسایە لە عێراق لە پەرلەمانی عێراق دەستکاری کرا و گۆڕانکاری تێدا کرا چۆن جەنابتان ڕاتان لەسەر ئەوەیە و ئاوانخانیش پێشتر باسی لەوە کرد کە یاساکە زۆر گونجاو نییە بۆ ئەم سەردەمە و پێویستی بە گۆڕانکاری هەیە لە پەرلەمانی عێراق گۆڕانکاری تێدا کرا و تەشدیدتر کرا قورستر کرا هەم لەسەر ئەو کەسانی کە بازرگانیان پێوە ئەکەن و گۆڕانکاریەکی زۆری تێدا کرا بەداخەوە گۆڕانکاری لەو فەقەرەیان نەکرا کە تا ئێستاش هەم لە یاساکەی هەرێمی کوردستان هەم لە یاساکەی عێراقیشە سزایەک بۆ کەسانی کە ئەچنە لای ئەم لەش فرۆشانە پارەیان ئەیەنێ ئەگەر بێگومان کەسێک کە لەش نەکڕێت کەسێکی تریش نییە کە لەش بفرۆشێت لە هەردوو یاساکەیە هەم لە کۆنەکە هەم لە تعدیل دەستکاری کراوەکەی بەغاشە سزا بۆ ئەوانە دانەنراوە گەڕێمە وڵات دواتر دکتۆر ئاوان خانیە مەلای جەنابتان تۆش لەگەڵ ئێمە گوێویستی وتەی هەم ئەو کچەی کە تاوانەکەی ئەنجام داوەتوانین بڵین قوربانیشە هەم ئەو کوڕەش کە هاوکاری بووە لە کارەکەیە بۆ تێبین و سەرنجی جەنابتان بۆ ئەنجامدانی ئەم تاوانانەیە ئەم چەند تاوانەی کە لە سەریەک ئەم کچە ئەنجامی داوە چییە؟ بەڵێ بەداخەوە من دیارە خۆزگە من پسپۆڕێکی بواری دەرونی بوومە یاخۆت دەروون دروستی بووە بۆی زیاتر بتوانم بە وردی کەلێنەکانی ئەو کەیسە بخەمە ڕوو بەڵام ئەوەنەی کە لە نێو ژیان و ئەزمموی کاری
ڕێکخراوی و میدیایە بەداخەوە ئێستا تەنانەت من بەم خانمەناڵێم قوربانی پێی ئەڵێم ڕزگار بوو چونکە لە کۆمەڵێک کەیس و کێشەیە ڕزگاری بووە ئێستاش درەنگ نییە بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر هاوکاری ئەم جۆرە کەیسانە بین بۆ ئەوەی کە بیان خینە قۆناغی شیاندنەوە بۆ ژیان واتە چۆن دەست پێ ئەکاتەوە هەروەها زۆر جار ئێمە تەنانەت دادگا تەنانەت خێزانەکان کە بەداخەوە ئێمە لە کوردستان هەندێک بابەت هەیە هەندێک پرس هەیە ناتوانین لە کاتی پێویستە وەکو خۆی مامەڵێ لەگەڵ بکەین پرسیارێکی زۆر گرنگم لەلا دروست بوو ئایا ئەم ڕزگار بووە کاتێک هاوسەرگیری کردووە قوتەمەنەکەی گونجاو بۆ بۆی هاوسەرگیری بکات ئایا بە زۆر بەشوو نەیراوە ئەمانە هەمووی پرسیارن پاشان ئەوەی کە بەڵێ خات و ئاوان من قسەم لەگەڵا کردووە هەم تەمەنەکەی گونجاو بووە بۆ هاوسەرگیری هەم بە خۆشەویستیش یعنی هیچ زەخت و زۆرێک لەسەرم کچە نەبووە بۆ کاتی هاوسەرگیریەکەی بەڵێ ئەگەر تەنانەت بە خۆشەویستیش بوو بێت ژیان ئەوە نە ئاڵۆز و ئەوە نە جەنجاڵە هەروەها داینامیکی مرۆڤەکان لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە ژینگەیەکەوە لە کاتێکی تر گۆڕانکاری بەسەریێت کێشەی کۆمەڵایەتی هەیە کێشەی ئابووریمان هەیە بەگشتی ژیان لە ئێستاە ئەو ژیانە نییە کە لە ڕابردوویەکی دوورە ئێمە زۆر جار ئەمان بینیەمانوت ئەم کچ و کوڕە بە خۆشەویستیش هاوسەرگیریان کردووە بەڵام ئەتوانن ژیانێکی جوان بەڕێکەن بەشێکی تر بەداخەوە ئێمە لە کۆمەڵگەی کوردستان لە خێزانی کوردستانیدا زۆر جار مامەڵەکردنمان لەگەڵ ئەوەی کە ژنێک جیابۆتەوە مامەڵەکردنێکی ناتەندروستە پێمان وایە ئەو کەسە تاوانی کردووە بۆیە جیابۆتەوە لە کاتێکە ئەم لە پرۆسێکا سەرکەوتوو نەبووە هاتووە داوای جاکردنەوەی کردو لەو بابەتە دوور کەوتۆتەوە بابەتێکی تر هەیە من بۆ خۆم سەرنجم لەسەر هەموو ئەو کەیسە و دەیان کەیسی دیکە کە گوێم لێ بێیان بەری کەوتوم ئەوەیە کە ئەم کەسانی کە ڕزگار بوون لە ئێستاە هێشتان لە ژێر فشارێکی دەرونی سەختان لە ژێر فشاری کۆمەڵایەتیان لە ژێر فشاری زەبروزەنگی خانەوادەکانیانان ڕەنگە تەنانەت لە نێو دادگاشان نەتوانن وەک پێویست کەیسەکەیان بخەنە ڕوویان وەک پێویست تەنانەت قسە بۆ میدیاش بکەن بۆیە ئاسانیە تۆ مامەڵە بکەی لەگەڵ ئەم ڕزگار بۆ لەگەڵ ئەم کەیسەیە ئەگەر کاتێکی زۆر زۆرت لە بەردەست نەبێت بەوەی کە هۆکارەکان بدۆزیتەوە زۆر جار هۆکارەکانی نێو پەراوی دادگایە خود ئەو هۆکارانەی کە باسیشی کرێمە بەیەکەوە گوێمانە ڕەنگە ئەمە بەس نەبێ بۆ ئەوەی ئێمە کەیسێک کێشەیەک هەڵسەنگێنین بەڵام ئەگەڕێمەوە ئەوەی کە نەبوونی هۆشیاری لە کۆمەلگا بەگشتی بەداخەوە ئێمە لە ڕووکەش زۆر گۆڕاوین لە کۆمەڵێک لایەنی دیکە زۆر گۆڕاوین بەڵام لە مامەڵەکردن لەگەڵ یەکترا نەگۆڕاوین یعنی مامەڵەکردنمان لەگەڵ ژنێکە تەنانەت ئەو بەشە زۆر بۆ من سەرنج ڕاکێش بوو کەوتی مناڵەکەم 4 مانگ بووە کە بەجێم هێشتا دوور نییە بەشێک لەو کردەوانەی کە کردوێتی کاردانەوە بۆ وێ چونکە پەیوەندی مناڵ و دایک پەیوەندێکی زۆر بەتینە زۆربەی پسپۆڕان و شارەزایانی بواری تەندروستی باس دەوەکەن بەشێکی زۆر لە ژنان دوای مناڵ بوون ئەکەونە دۆخێکی دەرونیەوە کە بەشێکی پەیوەندی بە بۆرە فیسەلۆژیەکەەوە هەیە بەشەکەی تری پەیوەندی بەو گۆڕانکاری هۆرمۆنیانە هەیە کە بەسەر کەسەکە ڕوئەیە دوورکەوتنەوە لە مناڵەکە و ئەوەی کە مناڵەکەی لێ دوورخراوەتەوە ڕەنگە ئەمە بۆ خۆی ڕوبەڕووی دەیان فشارکە یعنی ئەتوانین پێی بڵێن کە زەبری زۆر گەورەی دەرونی بەرکەوتووە لەلایەن هاوسەرەکەیەوە لەلایەن خێزانەکەیەوە لە مناڵەکەی دوورخراوەتەوە چۆتە ناو کۆمەلگاکەت ئەو کۆمەلگایە نییە بەداخەوە ئێمە کۆمەلگایەکین
هاوکاری یەکتر نین، ینی نات پاڵپشتی یەکتر نین، گوێ لە یەکتر ناگرین، زیاتر هەوڵ ئەدەین کردارێک بنوێنین کە زۆر بۆ باشە نمونە برایەکەی یاخود هەر کەسێکی تر تەنانەت ڕەنگە ئەو کەسەی کە لەسەر شەقام بینیوێتی سوودی لە چی وەرگرتووە، سوودی لەوە وەرگرتووە کە کۆمەلگاکەت کۆمەلگایەکی پیاو سالارە، کۆمەلگایەکت هەیە ئەگەر ئەم خانمە ئەم ڕزگار بووە ژیانێکی پڕ لە خۆشەویستی لە ڕووی پەروەردە لە ڕووی پاڵپشتی پەروەردەیی هەبوایە ناگەیش بەم حاڵەتە. ئێمە زۆر جارۆک وتم و دووبارەشی ئەەکەمەوە ئەوەنەی خەریکی ئەوەن کە ژیان لە یەکتر زەوت بکەین یان زۆر باشە خات و ئاڤان بۆ یەکتردا بنین نایەفت و گۆ بکەین. زۆر باشە جگە لەم پاڵنەرانی کە جەناب باست کرد پاڵنەری دەرەکین بۆ ئەوەی کە کەسێک ناچار بکەنکەوە پەنا بۆ شتی تر ببە دوجار خودی کەسەکە خۆی هەیە کە خۆی ئینسانە خاوەنی عەقڵ و کەرامەتی خۆیەتی ڕاستە ئەمانە هۆکارن بەڵام ئەمانە بیانون بۆ ئەوەی کە کەسێک ئەم ڕێگایانی لێگیرا ڕێگایەکی تری هەڵە بگرێتە بەر و پەنا بۆ ئەنجامدانی تاوان و فرۆشتنی لەشی خۆی و مامەڵەکردن بە خۆیەوە بکات. نەبوونی هۆش بیانونین بەڵام نەبوونی هۆشیاری تەنانەت وتی ئاستی خوێنەواری بەرز نییە بیرمان نەچێ ڕەنگە ئەو کەسە ئێمە پێناسەمان بۆ کامڵبوونی ئینسان چییە؟ ڕەنگە هەر ئینسانێک لە شوێنێکەوە پێناسەیەکی خۆی هەبێ چوارچێوەیەکی هەبێ بۆ کامڵ بۆن. هەنێک کەس هەن توانە تێگەیشتنی بۆ بابەتەکان وەک ئەوە نییە، ئەوەنی کە بەرشتی ناخۆش کەوتووە فشاری لەسەر بووە تون و تیژی لە بەرامبەر کراوە ڕەنگە ئاستی هۆشیاری بەو شێوەیە نەبوو بێ بیری لەوە نەکرد بێتەوە کە ئەو کردەوانەی ئەیکا زیان بە پیرۆسترین مافی خۆی ئەگەیەنێ کە شکۆمەندی ئینسانەکانە ئەوەی کە تۆ لە بەندەکانی مافی مرۆڤ لە دەستور لە دایان بڕیارنامە و پەیماننامە هاتووەکە زۆر باشە پێویستە هەموو مرۆڤێک بە کەرامەت و شەرەفمەندیەوە بژیتی و ژیان بکە. ئاگای لەم بابەتانە نەبووە بەر بابەتە هۆشیاریەکان نەکەوتووە. بۆچی زۆر جار ئەو کچە هانی خوێندن ئەدرێ بۆ کچان بەڕاستی لەو وڵاتانی کە زۆر باشە دواتر ئەگەر دەرفەت هەبوو بێگومان هاتو ئاژانەگە ڕێمەوە لای جەنابەت یەکێک لەو شتانەی کە هەر ئاژانسێکی بەس ئەم بەشە تەواو ئەەکەم ئەم بەشەم بۆ گرنگە تەواوی کەم و ئاساییە. بۆچی هانی خوێندنی کچان ئەدێن؟ چونکە بە دڵنیاییەوە ئەو ژنانە یاخود بەگشتی بواری خۆپێگەیاندن لە ڕێگەی خوێندن و مەعریفە و زانستەوە زۆر 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 شتێکی گرنگە. بەڵام بە بۆچوونی من گەیشتن بە قۆناغی باڵا لە خوێندن بۆ نمونە ئامادەیە زانکۆیە تێکەڵبوونە بە مرۆڤ ڤەکانی دیکە ناسینی شێوازی بیرکردنەوەی مرۆڤەکانە ئەمە وات لەیەکا کە تۆ تێڕوانینت بۆ ژیانی خۆت بۆ جەستەی خۆت بۆ مامەڵەکردن بگۆڕێ. ئەمە لە چی؟ لە پرۆسەی خوێندنا تۆ بەر ئەمانە ئەکەوی. بەڵام کاتێک لە قۆناغێکی زۆر سەرەتایی و بنەڕەتیەوە وازت لە خوێندن هێناوە لە خۆزانێکی پڕ لە تون و تیژی بێگومان ئەمانە هەروەها نەبوونی یاسای تون و تۆڵ نەبوونی ڕێنمایی نەبوونی ئەوەی کە تۆ چۆن بەر شتە تازەکان ئەکەوی ڕوبەڕووی بابەتی ئاواهی ئەبێتەوە. ئەمە کەیسێکە لەناو دەیان و سەدان کەیسی ترکە لە کۆمەڵگا ئێمە هێشتا هەربەریان نەکەوت. زۆر باشە دکتۆر لەگەڵ خاتووەڤان باسی ئەو هۆکارانەمان کردکەوە لەم کچەی کردووە یاخود بەشێک بوونە لەو ئەسبابەی کە ئەم کچە بەلا ڕێدا بڕات بۆ ئەو لا ڕێدابرنەی کە لە کۆمەلگایە پێی باش نییە و گونجاو نییە. ئەگەر ئەم کچە ئەم شتانەی کە هاتە ڕێ مەسەلەن جیابوونەوە لە هاوسەری بەجێهێشتنی مناڵ کێشەی خێزانی خۆی چوونی بۆ شێڵتەر و نەگونجانی لە شێڵتەر ئەمانە هەمووی هاتوۆتە ڕێ. ئەگەر پەنای بۆ ئەو کارە نەبردایە و نەچوو باە مەسەلەن بۆ لای کەسێکی تر و کاری لەش فرۆشی نەکردایە ڕێگە دروستەکە چی بوو؟ ئەبوو دوای ئەمانەی کە ئەم
ڕێگریانەی کە هاتووەتە ڕێی چی بکات چۆن مامەڵە بکات بۆی بکەوێتە سەر پێی خۆی مرۆڤ لێ کاتە هەم بوونەوەرێکی کۆمەڵایەتیە هەم بوونەوەرێکی تاگەرایە یعنی ئێمە ناتوانین لە دەرۆی کۆمەلگا بژین لە ناو کۆمەلگا ئەژین بەڵام لەگەڵیشی ناکرێت کەسێتی خۆم بتوێنمەوە لە ناو کۆمەلگایە یعنی تەسلیمی یعنی هیچ حسابێک بۆ کەسێتی خۆم نەکەم هەموو شتێک تەسلیمی ئەوان بکەم ئێمە بەشێک لە قسەکانی ئاوانخان ڕاستە لەوەی کە کۆمەلگا تونوتیژەیەکی زۆری هەیە و ئەمە کاردانەوە لێکەوتەی زۆر خراپێ بەسەر تاکەکانە بەجار لەسەر شخصی کەسەکان ئەکەوێتەوە بەو شێوەیە بەڵام لە ڕاستیە بەس تەنها تونوتیژی کۆمەلگا و خێزان بەس نییە بۆ یان ناکرێتە بیان و بۆ ئەوی کە کەسێک تووشی ئەو لادانانە بێت یعنی ئەبێ بەرپرسیارەتی شخصیش بگێتە ئەستۆی ناکرێت بە تەنیا لەبەرەوەی نەخوێنەوارە ئاستی ڕۆشنبیرەکەی نزمە ئیتر تووشی ئەو ئینحرافانە بێت لە ڕاستیە خەڵکێکی ئێجگار زۆر هەیە کچێکی زۆر هەیە نەخوێنەوارە کەچی تووشی هەڵی وان نەبووە لە ڕاستیە من ناڵێم کۆمەلگا بێبەری ناکەم یعنی لەمان بەرپرسە بەشێک لەوانە بەڵام شخصی کەسەکەش خۆشی بەرپرسە ینی ئەمە وای لێ هاات ئیستا بەم شێوەی حسابی بکەین تەنیا ئەم بەس کۆمەلگا لی بەرپرسە ئەم کچە هیچ خۆی بەرپرس نیە لە ڕفتارەکانی خۆی لە کاتێکە نەخێوانە یعنی ئەم کچە تا تەمەنێکی ئەتوانین بڵین تا ئەو کاتێ هاوسەرگیری کردو تونوتیژی خێزان لەسەری بووە لەوە فرسەتێکە بووە بۆ ئەوەی کە ئیتر ئەو هەڵانی کە لە ڕابردووە کردوێتی ئەو لادانانەی کە هەی بووە نەیمێنێت لەگەڵەوەیشە بەداخۆ درێژەی هەبووە هەڵەکانی چەندبارە کردوێتەوە مێردەکەی کە لە کاتێکە بە خۆشەویستی هێناوێتی تەمەنی گونجاو بووە نازانین باری دارایەکە چۆن بۆ یا چۆن نەبوو ئەمانشی چی بیانو نین بۆی کە ئینسان تووشی ئینحرافێکی گەورە بێت ئەمانە کێشەی خێزانی لێ ئەکەوێتەوە بەڵام بەو شێوەی وا ئێمە لە حکایەتە ناخۆشەکە بیسمان ئەمانە نازانین دکتۆر پێتوانی ئەگەر خێزانێکی نەک هەر ئەم باسی ئەم بکەین هەموو کەیسانی کە بەم شێوەیەن خێزانێکی تون و تۆڵ و لەژێر کۆنتترۆڵ و چاودێریەکی چڕا هەبێت ڕێگریەکات لە زۆربەی لەم کارانی کە ئەموو هاوشێوەکانی ئەم ئەنجامیەدا سەرن بە شێوەیەکی باش مامەڵەیەکی هەم میهرەبانانە و هەم بە شێوەیەک کە بگونجێت لەگەڵ عقلەتی خۆیان و کۆمەلگا و کچەکەشە بێگومان ئەبێ وابێت وەکوتم ئەگە تەمەنی کچەکە ئاوا دابش بکەین پێش هاوسەرگیریەکەی تونوتیژیەکە بوو بێت فرسەتێکی بۆ هەر ڕەخساوە کە بەدڵی خۆی بە خۆشەویستی خۆی هاوتەمەنی خۆی شوو بکات بە کەسێک ئەبواە لەوێوە ئاسوودە بێت لەوێەوە ئیتر تووشی ئەو هەڵانە نەیە کەچی نەگونجاوە ئێمە نازانین خەتای مێردەکەیەتی یاننا ئەگەر خەتای مێردەکەیەتی ئەویش بابەتێکی ترە بەڵام هەر کەسێکیش کە دکتۆر بە خۆشەویستی و سەرگیری بکات کەسێکی 100% نەمەرجنیە باشی هەڵبژارد بێت و گونجاو بن لەگەڵیە بێگومان بەڵام لەگەڵیشی ئەشێ واش بێت باشە کە ئەمەش دوای هاوسێ بدوای ئەوەی کە جیا بووە لە هاوسەرەکەی بە هەمان شێوە فرسەتێکی تری هەیە بۆ ئەوەی تووشی غەڵەتی تر نێجارێکی تر بڕان لەگەڵ خێزانەکەی ئاسوودە بژێت بەڵام بەو شێوەیە کە ئەو باس لە ئازادی خۆی کات و هەموو شێ بچێتە دەرەوە و لە کافیتریا بمێنێتەوە ئەمەکەی ئازادیە یعنی ئەم هەڵی بە هەڵە چەندبارە کردوێتەوە و کەسێکی زۆر ناهۆشیار بووە کەسێکی زۆر نامولتەزیمیش بووە حسابی بۆ برا و کەسوکاریش نەکردووە لە کاتێکە ئێمە براکانشی خەتابارەکەین لەوەی کە تونوتیژ بۆ نەیتوانیوە نیانتوانیوە لە بەرامبەر ئەم خوشکانە سۆز و میهرەبانیەکیانە بێت تاوەکو ڕێزی لێ بگرن و ئەوش ڕێز لەمانی تر بگرێت اینجا لە دوایەوەی کە تووشی ئەو هەڵەیە بوو ئەو کوڕەکە على ئاساس خێری پێکردووە و بەزەی پێ هاتووە بردوێتی بۆ شوقەکەی خۆی دوایی وەک وەسیلە بەکاری هێنا وەکو ئامراز و لەش فرۆشی پێوە کردووە هەموو ئەمانە یعنی ئێمە لێرەیە بەستەن یەک کچەکە خەتابار ناکەین کوڕەکە فرۆشیار و کڕیار وەکو یەک تاوانبارە وان لە ڕاستیە ڕەنگە لێرەیە کۆمەلگاکەی ئێمە زیاتر خەتای نێری نەبێت لەوەی کە کچەکان تووشی ئەو ئینحراف و ئەو لادانانە ئەبن چونکە ئەمان دەسەڵاتدارن ئەمان زیاتر فرسەتی چوونە دەرەوە و فرسەتی حەسمکردنی کێشیان هەیە بۆیە بەرپرسیاری دەگەل لە ئەستۆی زیاتر لە ئەستۆی نێری نێتە وەک لە ئەستۆی بەرپرسیاری نەکوێتە ئەستۆ زۆر باشە دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕی پەروەردە و دەروونناسی هەروەها خاتووە ڤانجاف چالاکوان زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوەشکە بین خواتانە سپێرم